سڵاوتان لێبێ ئێرە شارەدەی تاسڵجەیە سەر بە پارێزگای سلێمانی ئەو دووکەڵەی کە لە پشتی منەوە دیارە پریشکی ئاگرێکە کە لە کاتژمێر 250 خولەکی ئەم بەیانیە لە ناو یەکێک لە کۆگاکانی چەک و تەقەمەنی یەکەکانی هەفتای هێزی پێشمەرگە کەوتۆتەوە و لە ئێستادا وەک دەبینن تا ئێستا ئاگرەکە بەردەوامەوە بە گوێرەی زانیاریەکان تەقینەوەکانیش تا ئێستا بەردەوامە و نەتوانراوە کۆنتترۆل بکرێت. ئێمە بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەسەر ئاگرەکە لەبەرەوەی کە ڕێگان نادەن نزیکی شوێنەکە ببینەوە چونکە وەکوتم کۆنتترۆل نەکراوە هەوڵەدەین وتەبێژی یەکەکانی هەفتا بە شێوازێکی ڕاستەوخۆ وەربگرین. لە ئێستادا پەیوەندی بە ئەحمەد لەتیفەوەکەین کە وەکو ئاماژەم پێدا وتەبێژی یەکەکانی هەفتای سەر بە هێزی پێشمەرگەیە بزانین دوایین زانیاریەکان لەسەر ئاگرکەوتنەوەکە چین لەگەڵمان بن. سڵاو ڕێز کاک ئەحمەد ئەم کاتەوە باش؟ زۆر سوپاس دەکەم. کاک ئەحمەد من بۆتانم لە ئاژانسی ڕۆژنیوزۆ پەیوەندیەکەم. زۆر سپاس. کاک ئەحمەد دوایین زانیاریەکان لەسەر ئەو تەقینەوەیە چین کە لە ناو یەکێک لە کۆگاکانی چەک و تەقەمەنی کەوتۆتەوە لە تاسڵوجە. تاکو ئێستا هەر ئەوەیە کە خۆتان نزیکن لەوانەیە لە شوێنەکەەوە خەریکی کۆنتترۆلکردنی ئاگرەکەین. بەڵێ زیانی گیانیمان نییە دەخوا بە زیانێت. بەڵێ هەر کاتێکیش کە کۆتایی هات ئەو کاتە لێکۆڵینەوە لەسەر هۆکارەکانی دەست پێ. زۆر باشە. کاک ئەحمەد بە گوێرەی زانیاریەکان تا ئێستا کۆنتترۆل نەکراوە ئاگرەکە. ئەگەر پێمان بڵێ تا ئێستا هەوڵتان چی بووە بۆ کۆنتترۆلکردنی وە کۆنتترۆل کراوە یان نە؟ کۆنتترۆلکردنی هەر ئەوە ئەکرێ کە ئێستا ئاکرێکاکە چونکە تەقینەوە دووە بێ هەوڵ بدەین زیانی گیانی ترتیایە دروست نەبێ ئەوانەیە نزیکەکەونەوە تیمەکانی ئاگر کوژێنەوە بۆ ئەوی زیانیان بەرنەکەوێ هەر بەو شێوەیە کۆنتترۆل ئەکرێت کە ئێستا ئاکرێت. باشە گەر ئاماژە بە زەرەر و زیانەکان بدەیت تا ئێستا هەی زەرەر و زیانێکی گیانی و مادی چی بووە گەر؟ زیانی ژیانیمان نییە کاکە زیانی مادیش جارێ نازانین تا کۆتایی. زۆر باشە کاک ئەحمەد زۆر سوپاس بۆ زانیاریەکانت زۆر سوپاس کە لەگەڵمان بووی کاتێکی خۆش زۆر سوپاس.